تقریبا 2 ساڵە دێمە سەر ئەوەی ئەو ئاوی شێخی باڵەکان مەشهورە طبعا ئاوەکە خوای گەورە کردی تێشیفا ئاوەشی ساف و سازگارە ئەوەی بیخواتەوە وەکو کلیە و بڵێن ئەوەی ڕمڵی هەیە بەردی هەیە ئیسفادەی لێ ئەکا لەو ئاوەی طبعا ئەم بەخۆمەوە 2 ساڵە دێمە سەر ئەو ئاوەی بە بەردەوامی ئیسفادەم لێ کردێت پێشتر بڵێن کە سۆنەرم کردیە بەردم هەبووە بەڵام کە هاتیم ئێستا بدەی 2 ساڵە ساڵێک پێچوو دەمبرد سۆنەرم کردەوە بەردەکەم نەمابوو ئێستاش لە خوای بە زیادی بیانی بڵێن وەکو ڕمڵ و بەرد و ئەو شتانە کلیەکەم نەمایە ئیسراحەتی شەکا پێوە ئێستا من ئەوەی نەخۆمەوە لە ماڵی هەستەکەم ئەگە کلیەکانم ناڕحەتە بە بەبێ ئەوەی من ئێستا هیچ حیلازەشی بەکاربینم ئیسفادەم لەو ئاوەی کردێ بۆی هەر ئەوەی بەکاردێنم دێم بە معدەلی ئەو ئاوەی بە ئێتەمانەوە هەم ئاوی شێخی باڵەکانە خەڵکی زۆر دێ ینی ڕۆژانە دێ ئەیبا بە دەبە و ئەیبا بە دەبانەوە بە ناکەوی ئەوەندەی پێچی ئیمکانیاتی هەبی بەڵام بەش بەعاڵ خۆم پیکاب مایە بەخوای مانجێ بەلایک میجارێک 2 جار دێم ئەو ئاوەیە بەم معدەل لە ماڵی ئاوی خواردنەوەم ئەوەیە تا لۆ چالێ نانوشتیوەش لە ماڵی هەرەوەی بەکاردێنی ئەوە حارە بدێ لە دەهۆشی ڕادێن لە جنوبی ڕادێن دێتە سەر ئەوە ئێرە شوێنێکی گەشتیاریە بەعقەت یعنی ئێستا ئەوڕۆ چۆلا ئەو کاتێ ئەگەنا بەم معدەلی هاوینەوەرە بەبەر ناکەوێت تا دەبەشی پڕەکەی زۆری پێدەست ئەو ئاوە شێخە باڵەکان دەرەجەیەکە مشاشیلی نییە هەچی عیبنیتیە خەڵک بە پیکابانە بە بەدەبان لۆ خواردنەوەی کلیەی هەیە خاستنی کلیەی هەبی ئەبا هەڵێن ئێکاوێکە زا بەخۆ من کلیم نییە بەڵام زا گڕشما لێرەیە هات شوێکە دادوودی دائیم لۆ دەینی ئەخۆم ئەگەر خۆم پێم ئێکودووە ڕاستی ئاوەشی ساف خۆش ئەوانی خەڵکانی نەخۆشن دێن ئەبان زۆر کەس بە پیکابانە بە دائیم ئەڵێن بەدەن نەما لە زنوبی لەنزە خاستن ئەو عەرەبە هەردێن سەری هەڵەتەشوین ئەگەرە خۆنەوە ئەرێ وەڵڵا نیعمەتەوە ئاوە هەر کەسێک فاسی کردی بە هەموو جیازی هەچی مشاشی لە نیتی بەردومەدەوەی نییە خەڵت و خاڵ و شوالە ئاوەشی ساف بێمشیلە ئەوەی ئەوەی دائیم ئەو ئاوەی بخوا نەخۆشینە بای من بە تەمەنی مەسەن بڵێم باوم ئەگەم مرد لەوانەیە تەمەنی 85 ساڵ بوو ئێزا بای منەوە بینایە کە ئەو ئاوە هەیە دیارە 200 ساڵی شەبی ئەو ئاو هەیە ئەو خەڵکەش دائیم هاتوێ هەرا کردیا هەریشا بردیتی حتا بەکەروبەر زادەنم بەکەروباریان ئاوا بردیا لۆ نەخۆشی ئەوەی نەخۆشی کلیۆ ملێ هەیە دەڵێن یەکاویەکە دەرەجەیەکە ئاوەشی مبارکە ئاوەشی خۆشە ئاوەشی سافە ئاوەشی ساردا